کەرکووکەوە ڕۆکان سەرەتا دەمێ بزانم لە ئێستادا پێکهاتەکانی تری کەرکووک لایەنە سیاسیەکان چی دەڵێن لەسەر ئەم لێدوانەی نەجمەدین کەریم؟ بەڵێ شوان سڵاو بەر لەوەی کە بچمە لای ئەوە یاخود باسی ئەوە بکەم کە نەتەوەکانی تر یاخود لایەنەکانی تر چی دەربارەی لێدوانەکانی پارێزگاری کەرکووک هەڵێن من لەمێ باس لەوە بکەم ئەو لێدوانی کە پارێزگاری کەرکووک داوێتی و باز لەواکە کە دوای ئەوەی هێزەکانی پێشمەرگا ئەو ناوچانیان کۆنتڕۆڵ کردوەوە باز لەو ناوچانەکە کە ئەکەونە سنووری مادەی سەوچلەوە وا دیارە لە ئێستادا سەرجەم ئەو ناوچانەی کە کورد بە سنووری مادەی سەوچل لێزانێ کۆنتڕۆڵ کراونەوە هیچ چەکدارێکی داعشی لێ نەماوە و وەزارەتی پێشمەرگەش دەستی کردووە بەڵکەندنی خەندەقێک ئەو خەندەقە لە دووس خورماتەوە دەستی پێ کردووە و لە ئێستادا گەیشتووەتە قەزای داقووق ئەو خەندەقا کە وەکو باسەکرێت چی در لەمە دووە هێزەکانی پێشمەرگە لەوە زیاتر ناشنە پێش و لەوە زیاتریش نایەنە دووە ئەوە سنووری مادەی سەوچلە واتەوەی کە پارێزگاری کەرکووک باسی کردووە ئەو شوێنانن کە سنووری مادەی سەوچلن لە ئێستادا لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی پێشمەرگەن بۆیە لەمە دووە کارەکرێ بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم بۆ لکاندنی کەرکووک بە هەرێمی کوردستانەوە بەڵام ئێمە گەر بینە سەر ئەوەی کە لایەنەکانی تر هەڵوێستیان چیە یاخود بۆچوونیان چیە لەسەر ئەم لێدوانی پارێزگاری کەرکووک و دیارە تورکمان لە زیاتر لە چەند ساڵێکە پرۆژەیەکی هەیە ئەوان ئەڵێن پرۆژەکەمان ئەوەیە کە کەرکووک بکرێتە هەرێمێکی سەربەخۆوە لەگەڵ ئەوە نین نەکەرکووک گەرەتەوە سەر هەرێمی کوردستان لەگەڵ عێراقدا ببێنێتەوە ئەوانێنەوێ بکرێتە هەرێمێکی سەربەخۆ و بە ئامادەبوونی سەرجەم پێکهاتەکان دەسەڵاتەکان دابەش بکرێت ئەوەی کە ئەبێنێتەوە کوتلەی عەرەبیە خودلاری عەرەبیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و سیاسیەکانی عەرەبیش لە دەرەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوان بۆ چونێکیان هەیە لە ماوەکانی ڕابردوو بەڕوونی ئەویان وت کە ئەوان ئەیانەوێت کەرکووک لە چوارچەوەی عێراقدا بمێنێتەوە نەئەیانەوێت بکرێتە هەرێمێکی سەربەخۆ و نەئەیانەوێت بچێتەوە سەر هەرێمی کوردستان بەڵام لە ئێستادا عەرەب بۆ چونێکی هەیە لایەنی عەرەبی ئەڵێن تا ئەو کاتێک کە سەرجەم ناوچەکانی ژەردەستی داعش کۆنتڕۆڵ نەکرێنەوە پاک نەکرێنەوە ئەوان بە هیچ شێوەیەک باسی ئەوە ناکەن کە چارەنووسی کەرکووک چی لێبێ و دش بۆ شەوەستنەوە کە هەر لایەنێک بێ چارەنووسی کەرکووک بەلایەکە بەرێ من لەگەڵ سەرۆکی لیژدەی سەرۆکی کوتلەی عەرەبی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک قسەم کرد ئەو ئەڵێ تا ئێستا قەزای حەبیجەوە ژمارەیە گوند و شوێنی تر لە ژێر دەستی چەکدارانی داعش ماونێتەوە تا ئەو شوێنانە کۆنتڕۆڵ نەکرێتەوە بە هیچ شێوەیەک باز لە چارەنووسی کەرکووک ناکەن و دش بەو لێدوانی نەجمەدی کەریمیشن کە ئەڵێ کار بکرێت بۆ ئەوەی ڕێفراندۆم ئەنجام درێت بۆ لکاندنی کەرکووک بە هەرێمی کوردستانەوە شوان ئەمە بۆچوونی ئەو لایەنانە بوو یاخود لایەنەکانی تر بوو لە پارێزگای کەرکووک کە ئێمە ئەمڕۆ بە دۆداچوونێکمان ئەنجامدا بۆی بزانین لایەنەکانی تر هەڵوێستان یاخود جوابیان بۆ ئەم لێدوانی پارێزگاری کەرکووک چییە؟ ڕۆکان هەمیشە لەناو کەرکووک کە کێشەیەک هەبێت یاخود باسێک پرسێکی گرنگ لەناو ئەنجومەنی پارێزگاتە هەمیشە گفتوگۆی لەسەر کراوە تا چەند ئەم پرسە ئەم لێدوانەی پارێزگاری کەرکووک قسەیەکی لەبارەوە دەکرێت لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک وا دیارە شوان بە شێوەیەکی فەرمی لە کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هیچ باسێک لەسەر ئەم لێدوانی پارێزگاری کەرکووک نەدرا بەڵام ئەمڕۆچین ئەوێ سەردانی هیچ بڕارێکی لەو شێوەیە نییە چونکە لە ئێستادا کورد سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێوەبات بۆیە هەر بڕارێکی لەو شێوە یاخود هەر کۆبنەوەیەک بۆ مەبەستە ئەنجام بدرێ بۆیە سەرەتا ئەبێ کورد بڕاری لەسەر بدا و بیکاتە چوارچێوەی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک یاخود کۆبنەوەی هەفتانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڵام ئێمە ئەمڕۆ لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک قسەمان کرد سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە ئێستا لەلایەن کوردێکەوە کە ڕێبوار تاڵەبانیەوە بەڕێوە برێ ئەوەڵێ بەو پێی کە ڕیفراندۆم لە ڕووی یاسایە و یاساییە بۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگا بە هەموو شێوەیەک لەگەڵ بڕارەکەی پارێزگاری کەرکووکن و ئەوان ئامادەکاریەکەن بۆ ئەوەی کار بکرێت بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ لکاندنی کەرکووک بە هەرێمی کوردستانەوە ڕۆکان لەناو کەرکووکدا ئەم باسە چۆن قسەی لەسەر دەکرێت لەنێو هاوڵاتیاندا مەبەستن لەنێو هاوڵاتیان شوان ئەگەر باسی بکەین کورد بەشێکی گشتی پێشوازی لەکە هاوڵاتیانی کورد بەڵام هاوڵاتیانی تورکمان و عەرەب نەخێر پێشوازی لەمە ناکەن بەڵام لە نێو تورکمانیشدا بوونەتە دوو بەشەوە بەشێک لە تورکمان پێی باشەکە بە هەرێمی کوردستانەوە بلکێندرێ بەڵام بەشەکەی تر کە سەر بەبەری تورکمانین بە هیچ شێوەیەکە و بڕاریان پێ باش نییە و ڕەتێکەنەوە ئەوان ئەیانەوێت کەرکووک بکرێتە هەرێمێکی سەربەخۆوە لەو هەرێمە سەربەخۆشەیە لەو هەرێمە سەربەخۆیە ئەوان ئەیانەوێت پۆستێکی باڵیان هەبێ ئەگەر سەرۆکی هەرێمەکە نەبێت جێگری سەرۆکی هەرێمەکە بۆ تورکمان بێ چونکە بۆ پێکە خۆیان باسیەکەن لە ئێستادا لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک تورکمان ژماری کورسەکانی لە ژمارەی کورسەکانی پێکاتی عەرەبی زیاترە بۆی ئەوان چاوەڕێی ئەوەکان کەرکووک بکرێتە هەرێمێکی سەربەخۆ و لەو هەرێمەش پۆستی باڵیان پێ بکرێت. سپاس بۆ ڕۆکان جاف پەیامنێری نارتی لە کەرکووک.